بە ناوی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و سپاس و دەستخۆشیمانەیە بۆ هەموو ئەو کۆمپانیا و بازرگان و هەموو ئەو کەسایەتیانەی کە لە ڕابردوو هاوکار و پشتیوانی ئەوەی بەڕێز و خۆشەویست بوونە و بەردەوام دەستیان بە بەشێک لە ژیان و گوزارانی ئێوە بوو و بەشێک لە پێداویستیەکانی چی بۆ ژیانی ڕۆژانە و چی بۆ هاتوچۆتان تەرخان کردووە و هەروەها هەر بۆ ئەمڕۆژ سپاسێکی بێپایانمان بۆ بەڕێز کاک قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەویش بەشێکە لە سپۆنسەری کارەکانی ئەمڕۆ و سپاسی سەرجەم ئەو هەموو کۆمپانیا و ئەو کەسایەتی و بازرگان و دەوڵەمەندانە دەکەین کە بە هەمان شێوە ئەمڕۆ سپۆنسەری ئێوەیان کردەوە بۆ ئەوانەشی کە لە ڕابردوو داهاتوو کردویانە. ئێمە لەم ڕۆژەدا پیرۆزبایی لە کەمەندامانەکەین، پیرۆزبایی لە کەمەندامانی کوردستانەکەین، پیرۆزبایی لە کەمەندامانی جیهان دەکەین. دیارە ئەمڕۆ کە ئەم ڕۆژە ئەکەینەوە ئەمانەوە پامێک بێ بۆ پەرلەمانی کوردستان، پامێک بێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو ڕۆژە بە فەرمی لێرەش بناسیێنن و خۆیان بیری کەمەندامانیان بێ و یادی کەمەندامان بکەنەوە و کێشە و گیر و گرفتەکان بەتوانای خۆیان حەلکەن و ئێمە ئەم ساڵ هەوڵمان داوە ئەم ڕۆژە بکەینە مەنفعەتێ سوودمەندبوونێک بۆ کەمەندامان بە پێدانی کورسی، بە پێدانی هاوکاری مادی، بە پێدانی خواردن، بە پێدانی نەوت لە ڕێسپۆنسەرەکانمانەوە. ئەمە جێی دەستخۆشیە بەڕاستی هیوای سەرکەوتن نەخوازیین بۆ هەر کەسێک کە هاوکاری کەمەندامان بێ.